لە کۆتایی سەدەی چەوسانەوە لەدایک بوو. قوتابخانەکەی داخرا وەک کۆڵبەرێکی لەبیرکرا و لە ئەشکەوتە دەژیا. دوو جار دەربەدەر کرا، یەکەم جار بە زۆر، دووەم لەسەر خواستی خۆی. گەڕایەوە بۆ گوندەکان، لەوێشەوە سەرکەوت بۆ کورسی سەرۆکایەتی. ئەمە چیرۆکی سی جینپینگە کە ساڵی 1953 لە خێزانێکی سەربەنوخبەی سوور لەدایک بووە. کاتێک تەمەنی 13 ساڵ بوو، باوکی لە جێگەی سەرۆکوەزیران بوو بە جەلیلی لەلایەن پاسەوانی سوورەوە لە بەردەم خەڵکێکی گاڵتەجاردا ڕادەکێشرا. یەکێک لەو تۆمەتانەی ئاڕاستەی باوکی کرا ئەوە بوو بە دووربین سەیری بەرلینی ڕۆژئاوای کردووە. بە فەرمانی ڕژێمی ماوی لە کۆتایی 60ەکاندا چی بە بیانووی پەروەردەکردنەوە لە بەیجینەوە گوازرایەوە بۆ گوندێکی بچووک. لە دەربەدەریدا دەردەسەریەکانی قوڵتر بووەوە. کاتێک خوشکەکەی بۆی خەمۆکیەوە کۆتایی بە ژیانی هێنا، بەڵام ئەو ئەشکەوتە بووە هۆی لەدایکبوونەوەی شی و بە زانکۆ وەسفی دەکات. لەناو ئەشکەوتەکەدا شتێکی دۆزیەوە کە چارەنووسی چینی گۆڕی. ئێستا سەرۆکی پارتی کۆمیسیۆنی چینە کە خاوەنی 9 ملیۆن ئەندامە. گەنجە بە جۆش و خڕۆشەکە دەرکی بەوە کرد مانەوە لە بەجین واتە ژیان لەسەبەری باوکو و مێژوەکەیدا. لە ساڵی 1962 نائاساییترین داواکاری کرد، بڕیاریدا ناوەندی دەسەڵات لە بەجین بەجێبێڵێت و بگەڕێتەوە بۆ گوندەکان بۆ ئەوەی خۆی و شەریعەتی سیاسی لە سفرەوە بنیاد بنێتەوە. جارێکی تر خۆی دەربەدەر کرد، بەڵام ئەم جاریان بە ئارەزوی خۆی. لە کۆتاییەکانی هەفتاکانی سەدەی ڕابردوودا سیاسەتی چاکسازی و کرانەوەی دەستی پێکرد. بە تایبەتمەندی چین هەنگاوی بەرەوکرانەوە بە ڕووی سیستەمی لیبرالیدا ڕاگەیاند. لە ساڵی 1990 بەڕێکەوت بوو بە ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شووعی، باڵاترین دەستەی بەڕێوەبەری پارتەکە بوو. لەگەڵ سەرکەوتنی بۆ دەسەڵات لە ساڵی 2012 ناوبانگەکەی بە خێرایی دەستی بە گەشەکردن کرد، بوو بە تاکە سەرۆک کە ناوی لێندرا شی دادا. ساڵی 2023 شی بۆ خولی سێمی سەرۆکایەتی هەڵبژێردرا. لە ماوەی دەسەڵاتیدا چین لە ڕووی ئابووری و سەربازیەوە گەشەی زۆری کردووە، بوو بە سەرۆکێکی خاوەن دەسەڵاتی ڕەها. لە دەربەدەری ئەشکەوتەوە بۆ سەرۆکایەتی لە تەمەنی 69 ساڵیدا، گەشتێک کە 60 ساڵ دەخایەنێت بە کۆنتڕۆڵکردنی تەواوی حیزب و دەوڵەت کۆتایی هات.